پێشانگەیەک تایبەت بە قوتابیانی قۆناغی چاری کۆلێژی هونەرە جوانەکان بەناونیشانی لە سفرەوە کە یەکەم پێشانگای هاوبەشی قۆناغی چار قوتابیەکان و هەریەکەو بە ئیشێک بەشداریمان کردیە ئیشەکە بەناونیشانی جگەرە و ئێمە ئیشێکی ئینستڵیشنە باس لە کۆمەڵگای ئەمڕۆ دەکا باس لە جگەرە دەکا کە زیانەکانی و نیکۆتین بەحام کە دەست بەسەر ئینسانیەت دادەگری و یاریان پێدەکا و دەکاتن کە بەرەو ڕێچکێکی خراپی ببە بەرەو نەخۆشی ببە بەرەو سەرەتانی ببە و فکرێ ئەو ئیشەشم لە کەسێکی نزیک خۆمەوە لە بۆ هات کە لەبەر جگەرە تووشی نەخۆشی سەرەتان بوو و لەبەر وازنەهێنانی و لە دەستماندا ئەو دەستێک کە لە تووتنەکەی هاتە دەرە یعنی هەوا هەر تووتنە و بەو دارێکە بەدەستی وەگرتیە یاری بە دەرونی ئینسانەکان دەکا یاری بە ناخیان دەکا کە بە تووتن دەست بەسەرداگرتنەکە لە بۆیان ناتوانن واز دەبینن نیکۆتین کە تێکەری خینیان بوو ناتوان واز دەبینن هەر لەبەر ئەوەشە ئەو یاریکردنەمدانایە لە سەرەکەی کە دەست بەسەرداگرتنە چتەوە و یاری پێکردنەکە سەرتا فکرە فکریان ستیب لە بۆی هاتین باش بوو بەس مودەکەی زۆر بوو مانگێک تەقریبی ئەوها لە خەرێک بووین هەر ئەمنم بە هاوکاری مامۆستای خۆشەویستیشە مامۆستا بەیات کە زۆر لەگەر ماماندی بوو هەم لە بۆ پێشانگایەکەش هەم لە بۆ ئیشەکانی خۆشمان قوتابیم لە کۆلێژ هونەرە جوانەکان هەستاین بەکردنەوەی پێشانگایەکی هاوبەش بە ناونیشانی لە سفرەوە کە مەبەست لەو ناونیشانە دەستپێکی سەرەتاییمانە لێرڕە لە پاشان لە داهاتوو ئینشاڵڵا بەردەوام دەبین لە کردنەوەی چەند پێشانگایەکە پێک دێن لە 14 قوتابی کارەکان هەر یەکە و فکرەی تایبەتی خۆی داڕەشتووە مەوادی تایبەت بەکار هاتووە ئەمەش یەکێکی تر لە کارەکانم کە ئینستڵیشنە کە بە فەخفوری ئەنجام درراوە پارچە فەخفوریەکان کە شکێنراوە و پێکتری وە نووسراوە تابیل لە شکانی کەسایەتێکە و پارچە بوونی دەکات و ماوەی کارەکە تقریبان مانگێکی خایاندووە و مادەی غەڕە لەگەری بەکارهاتووە و لەسەر پێکەر شێوەی مرۆڤێکی پیشانداوە تا تابیل لە شکانی کەسایەتی تاکە کەسێک بکات ئەمەش یەکێکتر لە کارەکانی ئینستڵیشن کە باز لە ئالۆزی دەکات و بە مادەی جیاجە کارەکە ئەنجام درراوە و درێژی کارەکەمان 2 مەتر و پانی مڕەبەعمان مەترێکە ئامانجمان لە سەراوژێری کارەکەمان لە ڕووی ئامانجۆی ئامانجی تا کەسەکە مەسەلەن ئالۆزی لە ئامانجە مەبەست لە بەکارهێنانی بەم شێوە سوفە بە ئالۆزیە کە پیشاندەری کەسایەتەکەیە کە لە ڕووی فکرەوە چەند ئالۆزبی حتمما ژیانیشی بەم شێوە ئالۆزی پیشاندا لێرەوەش کارێک ترمانەیە قوتابی کە تعبیر لە نەفت دەکات کە بەش خواروێی پێک دێ لە خاچ عێراق بەشەکەی تریشی تعبیر لە گواستنی بۆ دەوڵەتانی تر دەکات لێرەش خوێنی سوورمانەیە کە خوێنی هاوڵاتیانە کە دەڕژێت لەسەر نەفتەکەمان ئەمەش یەکێکتر لە کارەکانی قوتابیان کە بە شێوەی ئینستڵیشن ئەنجام درراوە کە باز لە کۆتوبەندی پیشەکان دەکات ئەمە پیشەی دادگایە پیشەی نووسەرە پیشەی ڕۆژنامەوانیە